گەورەترین باڵندەی فڕی بۆ ماوەی ساڵێک دەتوانێت بفڕێت بەش کۆمەندانەوە بەسەر زەریاکاندا دەفڕێت و درێژی باڵەکانی نزیکەی 3 مەتر و نیوە. باڵندەی قەترەس خاوەنی درێژترین باڵا لە چاو هەموو باڵندەکانی جیهان. درێژی باڵەکانی نزیکەی 3 مەتر و نیو دەبێت کە شێوەی باڵەکە وەک باڵی فڕۆکەیە. دەتوانێت بۆ ماوەی ساڵێک بفڕێت بەبێ ئەوەی پێی بخاتە سەرزەوی. بە جۆرێکە کاتێک کە بە زەبری هێز دروست دەکات بێ ئەوەی باڵێک بدات بەرز دەبێتەوە بەرەو ئاسمان. هەرچەندە باڵندەیەکی دەریاییە بەڵام لە قوڵای نقمبووندا باش نییە، بۆیە لە کاتی ڕاوکردنی نێچیر و نقمبوونی چاوەڕێی دەرفەتێک دەکات بۆ ئەوەی لەو قوڵایە ڕزگاری بێت. قەترەس لە سەرووی چاوەکانیەوە ڕژێنێک هەیە کە هاوشێوەی گورچیلەی مرۆڤە بۆ ئەوەی بتوانێت ئاوی سوێر بخواتەوە و لەو ڕژێنەوە لە خوێیەکە ڕزگاری دەبێت. ئەم باڵندەیە بۆ ماوەی 66 ساڵ دەژی. لە ماوەی ژیانیشیدا تەنها یەک هاوبەش بۆ خۆی دیاری دەکات. مەیەکە یەک نێر هەڵدەبژێرێت بۆ ئەوەی تا کۆتایی لەگەڵیدا بمێنێتەوە. بۆیە نازناوی ڕۆمانسی ترین باڵندەی لێنراوە. دیاریکردنی هاوبەشی هەمیشەییان بڕیارێکی چارەنووسسازە، بۆیە نێرەکە سەمایەکی ورد و درشت ئەنجام دەدات کە هەنگاوی ئاڵۆز لەخۆ دەگرێت بۆ ئەوەی مەیەکە ڕازی بکات بەوەی ببێتە هاوبەشی ژیانی. ئەگەر ئەم کارانەی نێرەکە سەری گرت ئەوە هەردووکیان هاوسەرگیری دەکەن و دەبنە هاوبەشێکی هەمیشەیی بۆ یەکدی. ئەوان بۆ هەموو شوێنێک پێکەوە گەشت دەکەن، تەنها بۆ کاتێکی کورت لە یەکدی دادەبڕێن، ئەویش لە کاتی هێنانی خواردنا بۆ بێچووەکانیان. ئەوان پێکەوە ئاگاداری هێلکەکانیان دەبن تاوەکو بێچووەکان دێنە دەرەوە. دوای پێگەیشتنی بێچووەکان خێزانەکە هێلانەکە بەجێ دەهێڵن، هەمان پێکەوە گەشت دەکەن. زانایان هۆشداری لە کەمبوونەوەی ئەم جۆرە باڵندەیە دەدەن و هۆکارەکەشی دەگەڕێنەوە بۆ ناجێگیری و گۆڕانی کتوپڕی ژینگەی و کەشوهەوا.